سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم زۆر بەخێر بن بۆ ڤیددیوەیەکی نوێی ئەنبۆکسینگ کۆمپانیای شامی مۆبایلێکی نوێی عرض کرد خۆمان لە کۆنفرانسەکە بووین ئەو شوێنێکەوە بۆ یەکەم جار مۆبایلەکە تێدا عرض کرا لە هەولێر بۆ یەکەم جار ئیڤنتێکی گەوریان ئەنجام دەدات هاوشێوی کۆمپانیەکانی سامسونگ ئەپڵ یەکجار دڵخۆش بووین کە لەوێ بەشدار بووین لە بەشداری لە کۆنفرانسێک یاخود ئیڤنتێکی تەکنەلۆژی بکەین مۆبایلێکی نوێیان هەیە بە ناوی ڕێدمی نۆت ڕێدمی نۆت ئێسەکەیان بۆ ئێمە ناردیە بەڵام ڕێدمی نۆتی پڕۆیان هەیە کە ئینتەرنێتی 5G لە خۆ دەگرین ئەوەی کە بۆ ئێمەیان ناردیە ڕاستەوخۆ شتێکی زۆر سەرنجاڵیش نووسراوە with easy access to Google Maps as you use most واتە لە سەرتاوە ئەو کۆمپانیای شاومیە یەکسەر پێمان دەڵێکەوە ئەو مۆبایلە ئەپەکانی گوگڵی لەسەر کار دەکات ئەو قسێژمانای چیە ئەو قسێژمانای ئەوەیەکەوە چۆن ئەمریکا پشتی لە کۆمپانیای هەواوی کردو نایڵ ئەپەکانی ئەمریکی لەسەر مۆبایلەکانی واوەی یاخود هەواوی کار بکەن بەهۆی ئەوەی کەوە کاتخۆی ترامپ لەگەڵ سین کێشەی گەورەکان چێشەکانی گەورە کردووە نایڵی مۆبایلە چینیەکان لە ئەمریکای بەناو باگم یاخود لە هەموو جیهان بتوانن جیهان داگیر بکەن بۆ ئەرسی کردیە زۆربەی ئەپە ئەمریکیەکانی لەسەر واوەی ڕاگرتیە دەنانێت ئەندرویدی دەستانیتەوە بەڵام شامی دەڵێ ئێمە ئەندرویدمان هەر لە بەردەست ئەم مۆبایلە نرخێکی زۆر گونجاوی هەیە نرخی $200 سو من ریڤیو ناکەم لەو ڤیدیۆ تەنیا ئەنبۆکسە وەرواسەیری کامێرە و ماسفاتەکانی دەکەین و بەسەر شێش سەرەتای پێتان دەڵێم کەوا مۆبایلەکە چۆن نییە ئاربەری مابەیەکی زۆر کەمە لە لامە تەنیا یەک دوو ڕۆژێکە ناتوانم بە یەک درۆژ بڕیار لەسەر ئەوە بدەم کەوا پێتان بڵێم بیکڕن یاخود ریڤیو لە بۆ بکەم تەنیا ئەنبۆکسە و کامێرە و ماسفاتەکان نیشان دەدەم ئەو مۆبایلە خاوەنی 8 گیگابایت ڕامە ئەو حەزمەی لە بۆ منیان ناردیە ئەم مۆبایلە خاوەنی 8 گیگابایت ڕامە حەزمەکەی لە بۆ منیان ناردیە 128 گیگابایتە و ڕەنجی گرافایت گرەیە ئەستا بێکەوە زیاتر سەیری دەکەین و USB Type-C کە بۆم قەسە دەتوانین سمێڵ چاکەی من تاوەکو ئێستا وەکو یوتیوبەرە گەورەکان و یوتیوبەرە بەناوبانگەکان چاقۆیەکی خۆم نییە لەبەرەوەی هاوە بەڵام نامدەنێ چکە من خۆش ناو تۆزەک لێم دەترسن کەوە ئامن چەقۆ بەکار بێنم لە ماڵەوە ئۆکەی پاکەتەکەی بزانین کو دەکرێتەوە کردنەوەی پاکەتیش تایم خۆی هەیە ئۆکەی here we go یەکەم شت لە ناو پاکەتەکەی بیبینین یەکسەر نووسرا powered by Redmi براندی ڕێدمیە سەر بە شاومیە ئەو مۆبایلەکەیە بەڵام جارێ بزانین ئەو بۆکسە چی تێدایە ئۆکەی سیمکارتوڵێکمان هەیە ئەوەی کە شوێنی سیمکارتەکەی دەردەینیتن بورنەکە زۆر جاوشە ئینگلیزی بەکاردێنم بەڵام زاریوە مەراتفەکەی نادۆزمەوە هەندێک پەیپەر و مەیپەرە دەک وەرەقە و ئەوراقە کە کەس ناخینتەوە کەڤەرێکیش بەهەدیە دەدەنێ کەڤەرێکی بێگومان شەفافە کەڤەرێکی جوانە شەفافە لە بۆ مۆبایلەکە دەتوانی بەکاری بینی ئەگەر بێت ئەو مۆبایلە بکڕی مەسەڵەن پێویست ناکە کێشەکەش چییە تەمشا هۆکاری ئەوەی کەوا کەڤەر دەدەنێ ئەو کەڤەر ئاوی هۆکارەکەی چیا بێتان بڵێم بەپێی ئەوەی کەوا ئەو کۆمپانیانە هەموو ساڵی شکلی مۆبایلەکانی خۆیان دەگۆڕن ئاسان نییە لە بۆ بازار بەردەوام کەڤەری نوێیان لە بۆ دروست بکەن و بەرهەم بین و لە بۆیان بفرۆشن لە زیاتیوان یعنی کەڤەری دروست بکەن بۆ یە کۆمپانیانە هەڵدەستن خۆیان کەڤەر دادەنێن وەکو مەسەلەن ئێستا لە بازاری سەرا بوونکەی زۆرترین کەڤەر کە هەیە کۆمپانیای ئەپڵیە کەڤەرەکانی ئایفۆنی زۆر زار هەیە بەڵام ئەوانی دیکە تۆزە زەحمە بەرز دەکەن لە شکلیان زوو دەگۆڕێن بۆیش ئەو کۆمپانیانە خۆیان وەکو دیارەک دەدەنە بەکارهێنەری خۆیان ئەوە مۆبایلەکەیە دەینە سەری بەڵام زیاتر زای ناو بۆکسەکە چی تێدایە لە بڕێ من یەکەم جارە بۆکسە دەکەمەوە کەیبڵێکی تێدایە کەیبڵێکی زۆر کێبڵێکی USB Type-C سەرەکی USB ئاساییە 3 پوینتە ئۆکەی سەرەکیان USB Type-C لەوە مۆبایلەکەی دەچی ڕەنگە پرتەقالەکەی ئێماش تێدایە بێگومان فاست شارجەرێکی 33 واتی لەگەڵە فاست شارجەرێکی 33 واتی کە خێرایە خێراترین فاست شارج نییە بەڵام زۆریش بەس باشە خێراشە شامی کمیونیکیشن دیزاین بای شامی ئەوەش هەر لەلایەن شامیەوە دیزاین کرێ مۆبایلەکە ببینێن گەورەترین ماسفاتەکانیشی لەسەری نووسراکەوە خاوەنی کامێرەی 108 مگاپیکسڵە مین کامێرایەکەی و ئەلترا واید و مایکرۆلێنزی هەیە شاشەکەی 90 هرتزە فول HD واتە 1920 بە 1080 دوال سپیکەرە لەسەر و خوارەوە سپیکەرەکەی کار دەکا سەماعەکەی 33 وات پرۆفاست شارجەرە 5000 ملیامپێرە پاتریەکەی و پرۆسێسەرەکەشی میدیاتێک هێڵۆ G96 ئۆکتاکۆر پرۆسسەرە ئەو پرۆسسەرە زۆر شارەزان نیمە لە سەری نازانم بزەوت ئەم زیاتر لە سناپدراگنەکان شارەزانمە نازانم ئەوە چۆنە ئەوە شکلی مۆبایلەکەیە ئۆکەی here we go هاوڕێیان خۆشەویستم ئەوە شێوەی مۆبایلەکەیە ئەوکو دەبینن
ئەگەر لە دەست دەگری بەو شێوازە شاشەکە یەکسەر فینگە پرنتە یەکسەر شوێنی پەنجەم لەسەری بەجێمە دەستشم تەڕ نییە ئارەنەوە لۆوامە ئەو مۆبایلەکەیە بەو شێوازە ئەو ڕەنگەشم بەدڵە تەقریبان لە شێوەکان ڕەنگەکی جوانە خراپ نییە ئەوەش کامێراکانە ئەوە 108 مێگا پیکسڵە لەگەڵ سێ کامری دیکەمان هەیە لەگەڵ ڕێدمی چی کردێ شوێنی لایتەکەشی وەکو کامێراکە دیزاین کردێت تاوەکو دیاربی 108 مێگا پیکسڵ AI کامێرا ئۆکەی یەکەم جار بۆ یەکەم جار بە مۆبایلەکە پێکەین فینگەر پرینتشی ئەلێرە هەیە بزانم بۆ یەکەم جار مۆبایلەکە پێکەین دەمە یەکەم شت کامێراکانی تاقیکەمەوە کاتەکە پاسوەردی وایفایەکەم نووسی هەستم بە هەزەکەی کرد زۆر هەزەکەم بەدڵنەوە بەڕاستی هاپتیک نییە ڕەمبڵەکەشی تۆزەک زۆر جوولانەکەیم زۆر بەدڵنەوە بەڵام دیزاینەکەیم تقریبان پێ باشە دەبیتەمشە کاتێکە قسە لەسەر مۆبایلێکی ئاندرۆیدی دەکەی نرخی 200 دلار دەبی باسی ئەوەی بکەیت کە نرخی 200 دلار لە بەرەوەی ناوی چاوەڕوانی آیفۆن 13 پرۆ ماکسی لێ بکەیت تەنیا ئەو چاوەڕوانێت لێ بکە کە نرخەکەی ئەوەندەیە ماسفاتەکانیشی بەڕاستی لە چاو نرخی 200 دلاری خراپ نییە ئۆکەی سێتەپ لۆک سکرین لۆک سکرین دوو زۆرمان هەیە ئۆنلی لۆک سکرین فینگەر پرینت ئەگە فینگەر پرینتەکە هەڵبژێرین پاترنەچی هەڵبژێرین بۆ نمونە ئۆکەی فینگەر پرینتەکەی واتە پەنجەمۆرەی ئەلێرەیە ئۆکەی ئەوانە زۆر میمە کاتەکە مۆبایل چەند ئەندرۆید دادەنی ئەو شتانە لادەی لۆکیشن زۆر گرنگ نییە جارێ لایتە چکە تاوەکو خۆ دوای لە سێتینگ تەحلیل دەکەی سێنی یوزەر دیاگنۆس داتا ئەوە لادا ئۆتۆماتیک سیستم ئەپدێتی بە هەبی پرسناڵ ئاسی لادا لە بەرەوەی بە ڕکلامت لەبۆنێ لە بۆ شتانی کە تونە ناو مۆبایلەکەت بەکاردن ڕکلام لەسەر ئەو بابەتە نەبینی یوزەر پرۆگرامیش لادا هەلو واڵپێپەرێکی جوانیشی داینێ بەخۆی خۆش یەکسەر ئەپدێتێک بەردەستە بەڵام جارێت تەنیا دەبانەوێت کامیرەکەی بەکاربینین ئۆکەی نێتفلەکس دیفۆڵت تێدایە لە گەیمسی بزانین بەخۆی دیفۆڵتی تێدایە پەبجیمان هەیە ستیت ئۆف سەرڤایڤڵمان هەیە هەندێک گەمەی بێمعناش دیکەشمان هەیە کە زۆر بەلامانەگرینە فەیسبوک تیکتۆک بینە سەر بەشی دیسپڵەی لەبێ دارک مۆدمان هەیە لایت مۆدەکەی جارێ بەدابنین برایتنس بزانین چەند ڕووناک دەبی ئاکشڵی زۆر ڕووناکە خراپ نییە ڕووناچەکەم بەدڵە یعنی فەرست ئیمپرێشن واتە کاتێکە یەکەم جار سەیری دەکەی ئەوەتە ئەوە 90 هێرتزمان هەیە 6 هێرتزمان هەیە ئەمە 90ەکەمان دەوێت بزانین چەند سریعە ئەوەش نۆتیفیکیشنەکە نۆتیفیکیشن دێت حرەکەیەک بکە چەند لە کاتی لە مۆبایل لە شەحندانای دادنایە چارەکەیەکی بکە ئەوە شەحن دەکوژی زۆر گرنگ نییە ئۆفی هەیە بەڵێ ئۆفی لادەوتەوە پێویست ناکە شتانە زیادەیە بە بڕای من وەکو خۆم زیادەیە ئۆکەی ئەوە کەتەگۆریەکانە ئەم کەتەگۆریەکانم زۆر بەدڵ نییە لە ئەندرۆیدی دەتوانی لایەندە یەکسەر بەخۆت من یەکسەر لە ئەو کەتەگۆریانەلا دەبم ئاپسەجێشنیدا دەبم مانێجەکەی کاتەگۆرایزی لا بەم باگراوەندەکەی بکە دارک یان لایت کەیفی خۆتە 120 هێرتز نییە شاشەکە بەڵام 90 هێرتزە پێم وابێ 90 هێرتز لە بۆ سەریشی 200 دلاری خراپ نییە شاشەکە ئەمەڵێدا تەنیا دەبی ئاگاداری ئەوەی بی ئەمەڵۆت بەعام یەک کێشەی هەیە ئەویش کێشەی تەبعی هەیە کاتێککە مەسەلەن مۆبایلەکە لەسەر شوێنێکی یەکجار ئەوها بەو شێوازە بەجێ دێڵی کە مۆبایلەکە مەسەلەن یاری پەبجی دەکە یاخود مۆبایلەکە لەو شێوازە بەجێ دێلی بۆ ماوەیەکی زۆر مۆبایلەکەت ناجوولێ شاشەکەت ناجوولێ پیکسڵەکان لەسەر هەمان شوێن ببینێنەوە ئەو تێکستە ڕەشەکە لەسەر شوێنێکی ڕەنجی پشتی خۆی ئەز ڕەشە سپیبی زەر لەسەر سووربی هەرچ بیتن تەبع دەبی و دەمینێتەوە لە بازار جەماعەت زۆر باش دەزانن ئەوانەی لە بازار کار دەکەن بیاگەداری بی ئەمەڵێت ئەو کێشەی هەیە ئەو خاڵی ئەو لاوازی هەیە یەکسەر بە سێلفیەکەی بگرم سێلفێکی ڕسمەشی سێلفی جوان بگرین ئێستا من لە ستودیۆمە بۆیش دومچام تۆزێک دەستێ ئاساییە بستێ بەڵام دەبی مۆبایلەکە بتوانانی تۆزێک ڕەنگم لە بۆ بینتەوە وردەکاریەکانی زۆر باش هینایە خراپ نییە بەڵام ڕسمەکانی پێم وابی زۆر کامێرەی سێلفەکەی چەند مێگاپیکسڵە کامێرە سێلفەکەی وایدە و 16 مێگاپیکسڵە دەتوانی ڤیدیۆش لە 30 فریم تۆمار بکە ئەوە سێلفێکەمانە ئەوەش پۆترێتەکەیە تاکە کێشە لە پۆترێتەکەی نەیزانیوە چۆن بنجیەکانم لەگەڵ کورسەکەی پشتە خۆم لێک جیا کاتەوە کە پێم وایە بیکە پرچشی باشی نایمە لەسەرەوە خراپ نییە ڕیشیشی زۆر جوان هینایە مەتەنانە شان و ئەو علامەتەکەی یوتیوبیش بە جوانی هینایە خراپ نییە ئۆکەی چیتکەمان هەیە مۆر 108 مێگاپیکسڵمان هەیە یەک وێنەی 108 مێگاپیکسڵی بگرین لێکوانە بزانین ئەو وێنەیەکی ئاسان نیە بۆ هیچ کامێرێک لەبەرەوەی ئەوە ڕووناچیە
ئەوانە شوێنی تاریکمان هەیە شادۆ تەرتیبات بەرامبەریش شاشەیە هەر ڕووناچیە ئۆکەی ئەوە بێنە 108 مگاپیکسلێکەیە بزانین خۆی 108 مگاپیکسلەکە لە بۆ چییە لە بۆ ئەوەی کەەوە وردەکاری زۆربی وێنەیەکی جوانە بەڕاستی هەرچەندە تۆزەک هەز دەکەم تۆزەک ڕەنگی سوور بەعام لە جەوەک تۆزەک سوورە خۆی ئەو باگراوەندەی ئەکوانم زۆر سوور نییە ڕەنگەکی نیوترالم هەڵبژاردیە بەڵام خۆم دوم چاوم سوورەیە گەرنە پرچشمە و ڕەنگە نییە کامێرایەکەی ئۆکەیە خراپ نییە 108 مگاپیکسلەکە خراپ نییە خۆی وێنەی تەبیعی بۆ شێوازە دەگریتن سێ کامیرەمان هەیە کامیرەی 108 مگاپیکسلەکەمان داخل کردەوە تازە بە HDR-ەوە کە 108 مگاپیکسلە کامیری دوم ئەڵترا وایدمان هەیە ئەڵترا وایدەکەی چەندە ئەڵترا وایدەکەی 8 مگاپیکسلە بۆیە لەوانێت تۆزەک لەو جەوە هەندێک نۆیز پەیدا بکە لەبەری 8 مگاپیکسلە ئۆکەی ئەوە ئەڵترا وایدەکەیە ئەڵترا وایدەکە ناوی زومکەی نۆیز دەبینی سەو خراپ نییە بەڵام هەز دەکەم زۆر وێنەکەی پاک دەکاتەوە خۆی نۆیز ریدەکشنی لە بۆ دەکاتن بەس خراپ نییە ینی ئۆکێ لە تا ئەو پارەی ئۆکێ یەک مۆدیتکەمان هەیە ئەویش مۆدی مایکرۆیە کە ئەویش کامیرایەکی 2 مگاپیکسلی هەیە بەڵام ئەگە بیدۆزمەوە ئۆکێ ئەوەش وێنەی مایکرۆیەکەیان لۆگۆی پلەیستیشنەکەم گرتیە نۆیزەکانی پیشانی دام کە چەند پیسە دەستکەکەم زۆر پیسە چەند ساڵە بڵێ چەند ساڵی زوو خایانیش دەکەم بەدازەمە پیس دەبی ئۆکێ ڤیدیۆ لە بۆ ڤیدیۆ دەتوانین یەک زۆر ڤیدیۆ تۆمارکردن ئەویش 1080 سی فرێمە ئەبزانام ناتوانین 60 فرێم و 4K ئەوانەمان نییە بەڵام هەر سێ کامیرە دەتوانین ئەنجام بدەین و گۆڕینی کامیرەکانیشی خراپ نییە لە بۆ ڤیدیۆی ئەگە سێلفی ڤیدیۆش بگرین ستابلایزەری گەلە زۆر بەکاردێنیتن کامیرەکە یعنی هەوڵ دەداتن بتهێڵتەوە لە ناوەڕاست بۆ هێشتۆزێک ئەو جەگەرین ئیفێکتی پێ دەڵێن ئەوەی دروست دەکاتن یەک لە ماپەڕانی کە ئەمە زۆر بەکاری دەینەوە ڕۆژانە ماڵپەڕی The Verge زانین چەند خێرایەوە چەند چکە وایفایکی زۆر باشم لەسەری دانایە زانکردنەوەی وێنە و تەرتیبات شت لە ئینتەرنێتی چۆن نییە ئۆکەی خراپ نییە لە بۆ ئینتەرنێتیش باشە ینی خوێندنەوە شت لە بە خوێندنەوەی چکە خوێندنەوە زۆر گرنگە لە مۆبایل خاستان کات لە کاتێک لە فەیسبووکی لە شوێنێکی ئۆکەی بێنە سەر بەشی گەیمینگ خۆی بزانام چی یاریێکی تێدایە ئەو یاریانەی خۆی تاقیکەمەوە بێگومان ناوڕان ئەو مۆبایلە لە بۆ پەبجی مۆبایلی زۆر باش نییە لە ئێستا پێدان دەڵێم ئەگە بەتەمای پەبجی مۆبایلی مۆبایلی هەڵمە بژێرە بە تەواوەتی لەبەرەوەی ئەو چیپسێتەی لەسەریتی هێزێکی زۆری نییە ڕاست شاشەکەی 90 هێرتزە بەڵام پاتێکی زوو وێران دەکەی و قوتێکی زۆریشی نییە بەڵام لە بۆ یاری ئاسایی کاندی کراشە یعنی دۆ کەسە چێکەوە زۆر یاری نەکاتن ئەوە گەیم توربۆیەکەیە باوەڕ ناکەم زۆر کاریگەری بکە بەڵام بە شێو لە شێوەکانی یارمەتی دەدا لە بۆ کۆنتڕۆلکردنی بەشی CPU بەشی ئەوە کات ئۆکەی ئاخر شت کە تێستی بکەم دەمێت تێستی دەنگ بکەم با یوتیوبی بکەینەوە ڤیدیۆیەکی خۆم هەیە میوزیکی باش تێدایە دەکەینە ئاخر سەوت بۆ پلەی دەکەین دەڵێن خۆشەویستی کلیلی ژیانێکی خۆشە کاتێک هەمووی خۆت خۆش دەبێت بەبێ هیچ مەسڵە ئەوە سپیکەری سەرەوە خۆی دووبارە دەکاتەوە هەموو شتێک لە دەوروبەرت ئەو سپیکەری خوارەوە کاتێک فێری خۆشەویستی خۆت دەبێت کەشێکی خۆشی خۆشەویستی دروست دەکەیت تا لە ناویدا کەشە بکەیت کاتێک سەرنجمان لەسەر ئەو شتانە لا دەچێت کە گرنگن لە هەمووشی گرنگتر خۆشویستی خۆمان سەرنجمان لەسەر ئامانجمان سپیکەری سەرەوە دەنجی زۆر کەمە بە سپیکەری خوارەوە هەمووی شەکانەوە واتە سپیکەری سەرەوە تەنیا وەکو ئەمپلیفایەرێکی بچوو کار دەکات تەنیا چۆن دەڵێ بەشێک لە تریبیتی سەڵتەکەی تۆزەک زیاد دەکاتش لە بابەتەیە سپیکەرەکەی مام ناوەندەوە لە چاو سعرەکەی مام ناوەندە شاشەکەی بەدڵە شاشیش ڕووناک و جوانی هەیە ئەمۆڵێدا بەڵام دەبی ئەوە دەگەڕێتەوە سەر کات کە ئایا تووشی مشکلی تەبعکردنی شاشەی دەبی یاخودنە و سپیکەرەکانی مام ناوەندن پرۆسیسەرەکەی نازانم ناتوان قسەی بکەم لەبەرەوەی پێویستی بە کاتە ڕامەکەی 8 گیگایە
واتە بۆ چەندین کار دەتوانانی بەکاری بینی 128 گیگاش پێم وابی لە بۆ زۆر خەڵک کافیە چەندە دنیا تۆزە شتەکان قورستر بووە بەڵام حەز دەکەین پێ هەزەیەکی زۆر باش نییە یاخود باش نییە حەزەکەین پێ حەزەکەین بەدڵ نەبوو لە بەرەوەی حەز دەکەم هەزەیەکی تۆزێک چۆن دڵیا بە قسەی خۆمان پێ هەزەیەکی هەرزین لەسرە یان ڕەمبڵە واتە لە خوارەوە هەست پێ دەکەی دەتوانانی هەزەی هەلادەی من بکو خۆم هەزە هەلادە بەم زۆر بیت کات بەڵام لە مۆبایلێکی واگە بەکاری من هەزە لادەم بەڵام هاپتیکم زۆر پاشە بەڵام هاپتیک بۆ دەکەن نرخی تۆزە گرانتر بێت نرخی مۆبایلە تەنیا $200 بە مواصفاتی 128 گیگا 8 گیگابایت ڕام بۆ بینی بابەتی زیاتری تەکنەلۆژی هەم لە چەناڵی یوتیوبی ژیر و هەم لە فەیسبووکی تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خوداتان لەگەڵ